سبەی ئەنجامی پشکنینی ئەو پاشماوەیە ئاشکرا ئەبێت کە هەفتەی ڕابردوو لە خەلەکان ڕژێندرا بوو، بەڵام لەوەش کارەساتر ئەوەیە کە لە 5 شوێنی دیکەی سنووری سلێمانی و هەڵەبجە هەمان ماددەی ترسناک ڕژێندراوە. بەردەوام بە دوواداچوونی ئەم بابەتەمان کردووە کە هەفتەی ڕابردوو لە سنووری گوندی قامیشا سەر بە ناحیەی خەلەکانی قەزای دوکان ماددەیەکی ڕەش ڕژێندرا بوو، تاکو ئێستا نازاندرێ ئەو ماددەیە چییە. بە قسەی ڕێکخراوێکی ژینگەی ماددەیەکی ترسناکە و نەوتی ڕەش نییە. ئەمڕۆ جارێکی تر بە دوواداچوونمان لەسەر ئەم بابەتە کردووە. دەرکەوتووە کە تاکو ئێستا ئەو کەسەی شۆفێرە یاخود بکەری ئەو کارە دەستگیر نەکراوە، کامیرای چاودێریان لایە و ئەڵێ بەردەوام بە دوواداچوون لەسەر ئەم کەیسە ئەکەن و تاکو ئێستا هیچ کەسێکیان دەستگیر نەکردووە. پلانێکی تکە هەبوو کە ئەو پاشماوەیە کە ڕژێندرا بوو لەو سنوورە لە ڕێگەی کۆمپانیایەکەوە کاری داپۆشینی بۆ بکەن، بەڵام ئەو کاری داپۆشینەش ماوەی 2 ڕۆژەوە ستێنراوە لەبەر ئەوەی فەرمانگەی ژینگەی سلێمانی چووە مەیدانیان سەردانی شوێنەکەی کردووە، پێی باش بووە کارەکە ڕابگیرێ بۆ ئەوی بتوانن نمونەیەکی ئەو پاشماوەیە لەگەڵ خۆیان بەرنەوە سلێمانی و پشکنینی بۆ بکەن، جارێ بزانن ماددەکە چییە، ئینجا بڕیار بدەن ئاخۆ دابپۆشرێ بە یەکجار یاخود چارەسەرێکی دیکەی بۆ بکرێت. لەوەش کارەساتر ئەوەیە کە ئەو حاڵەتەی لە سنووری خەلەکان هەبووە ڕژاندنی ئەو ماددە ئەو پاشماوەیە لە چەند شوێنێکی دیکەی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجەش دووبارە بۆتەوە. مەعروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە ئەوەی بۆ 1964 ئاشکرا کرد کە لە سنووری ئەو دوو پارێزگایە لە 5 شوێنی دیکە هەمان ئەو ماددەیە لە 2-3 ڕۆژی ڕابردوودا ڕژێندراون. مەعروف پێی وایە کە ئەمە پلانێکە لە سنووری ئەو دوو پارێزگایەی هەرێمی کوردستان بەڕێوە ئەچێت. تا ئێستا یەکلا نەبووتەوە کە ئەوەی کە لە خەلەکان ڕژاوە چ ماددەیەکە و بە چم بەبەستێکە و دووپاتیشی کردەوە کە ئەمە بە هیچ شێوەیەک نەوتی ڕەش نییە. لەبەر چی؟ ئەڵێ لەبەر ئەوەی نەوتی ڕەش کە ئەو قسەی لەگەڵ مەجموعەیەک کارگا کردووە، ئەڵێ نەوتی ڕەش هەر 1 تۆنی بە 250 دۆلارە. ئەڵێ ئەگەر ئەو نرخێ بکات چۆن وا بە ئاسانی ئەیڕێژن. کەواتە هەموو چاوەکان ئەستنە سەر بەیانی بزانین فەرمانگەی ژینگەی سلێمانی چی ئەکا لەبارەی ئەو نمونەی ئەو پاشماوەیەی کە بردوویەتی بۆ پشکنین، گوایە ئەبێ بەیانی ئەنجامی پشکنینەکە ڕابگەیەندرێت. دواتریش چاومان ئەچێتە سەر پۆلیسی دارستان و ژینگە یاخود قایمقامیەتی قەزای دوکان تا چەند ئەتواندرێ ئەو کەسەی کە بکەری ئەو کارەیە دەستگیر بکرێت. لە 1964 ئەو بە دوواداچوونەمان بڵاو کردوێتەوە، حەزەکەی نێوەش بیخوێنەوە.